بینەرانی یادید و خۆشەویست، سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش، هیوادارم لە هەرچوان ساڵ و سڵامەت بن. لە خدمەتانان بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەو خەوتەی تەلەڤیزیۆنی پەرتۆ تەلەڤیزیۆنی حیزبی حکمەتیست. لەم بەشە لە بەرنامە برامی باتمانی ئەندامی کۆمیتەی کوردستانی حیزبی حکمەتیستمان لەگەڵا قسە واسەکەین سەبارەت بە سەفەری برایمی ڕەئیسی جەلاد بۆ سازمانی ملل لە واقعا سازمانی دەوڵەتەکان. ئەو سازمانە هیچ ڕەبتی بە سازمانی خەڵک نییە بە ناو سازمانی ملل. برامی باتمانیەکە دەنگی منە بیسی بەخێربەی بۆ ستودیۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ. بەڵێ دەنگ دەبیستم، سڵامەگەینم بۆ بینەرگان ئەزیز و بۆ ئێوەش. زۆر سپاس بۆ تۆش. برامی باتمانی هەروەکو ئاگاداری لە تاریخی 19 سپتامبر بەرابەر لەگەڵ 29 شهریوەر ئیبراهیمی ڕەئیسی قاتڵ و جانی هەزاران ئینسان سەفەری کردووە بۆ نیویۆرک بۆ سازمانی ملل، لە واقعا سازمانی دەوڵەتەکانە، سازمانی ملل نییە. نەزەریەوە سەبارەت بەم سەفەرەی ئیبراهیمی ڕەئیسی جەلاد چییە بۆ سازمانی ملل و بەو هەموو وەقاحەتەوە دەیەوێت چی بکە و چی بڵێ؟ قبل از هر چیز من توضیح بەوە لەسەر سازمان ملل بە قسەکەی تۆ سازمان ملل وەختێکی هێن مردم نییە بەمان ئایواقعیەکەی هێن سیستمێکە ئیمڕۆ سیستم سەرمایەداری لە تەواو دنیا زاڵە، نەهەر ئیمڕۆ 100 ساڵە. بۆ بوونەوە ئەم سازمانە بە دەستور ئەمان و بە ڕەهنمود ئەوان و بە منفعەت ئەوان خەریکە عەمەڵەکە. سازمان ملل هەزارها لەم فرە کەسەس ئەم سازمانە ناناسی، پێی وایە واقعەن سازمانێک نەجات بەخشە یا سازمانێکە خەریکە بوو مردم وێنە دانریاوە و تایبەتی جەماعەتێک جیا لەم دنیا و لە ئاسمانە و هاتگن وەگەرەکیانە مردم نەجات بن و لە مقابل زوڵم و زۆر و ناعەداڵەتی و ئیعدام و جەنگ و کوشت و کوشتار ئەم دنیا وای ئیمڕۆ ها لە دەست نزانە وەگەرەکی ئەمە نەجات بە. ئەمە فقط تەوەهمە، بەشێکی تەوەهمە، بەشێکی نازانن واقعەن مردم نازانن. پێیان سازمان ملل حەق جۆرێت تماشایەکەن، پێیان وایە شتێک عادڵانە. بەرعەکسێ سازمان ملل یانی ئەمریکا یانی رووسیا یانی چین یانی کوشورەی منتەقە یانی کوشورەی مرتەجعی و دیکتاتور وەک ئێران و وەک عەرەبستان و وەک عێراق و وەک فرەی شوێنەکان ئەمانە هەن لێنا بە خەریکن منفعەت ئەم ئۆرگانە خەریکە سیاست و منفعەت ئەو نظامە ئەواتە بەرەو تەسمیم ئەوانەواتە بەرەو بوو فەریبداین مردم هاتنا ئەمەیانە دروست کرد بە ناو سازمان ملل. منە پرسم مامتە قامان خوێنە سازمان ملل لە تەواو دنیاە بە ثانیە 6 مناڵ ئەمرێ فقط لە بێ تەغزیە و لە بێ ئیمکاناتیە. لە حاڵێکە سەرمایەداری لە تەواو دنیا ڕۆژ بە ڕوو سوود فرەترەوە. ئەوە نمونەی جەنگ ڕەواندان خستە ڕێ هەزاران ئینسان قەتڵ عام کردیا بە ژن و بە مناڵ و بە گەورە بووچن. وێنەی ئەعلام بێتەرەفی کرد. یوگۆسلاویان ناتۆ کوێل غەربی یوگۆسلاویان کێشا خاپ و خوێنە قسەی تێ نەکرد. حەمڵەی ئامریکا بۆ عێراق ڕووبەنا و ژێربەنا ئەو مەملەکەتە هیچی وێران کرد بە هەزاران ئەنسانی کوشت، هیچ قسەیان نەکرد. تماشای وەختێک سەدام حوسێن 180,000 خەڵک کورد ئینفالەکە دەمیان بەست، هیچیان نەوت لەو دەوران حاکمیە سەدام حوسێنە. وەختی حەڵەبجەی بۆمباران شیمیایی کرد دووارە دەمیان تەواو مدیاکان و سازمان لە دەمیان بەست و قسەیان نەکرد شاردیانەوە. تا بیگرە مەسەلەی هاوردن جمهوری ئیسلامی، تا بیگرە لە عەرەبستانێکیدا 2-3 ساڵەوە بەر حتا گەوای نامیان بە ژن لێدا یەک مەرزومە گەرەکمەوە بیژم تا هاوردن تاڵەبان تا ئیمڕۆ جەنگ رووسیە و ئۆکراین لە خرم سازم ئەم خنجەرەکەی مام ئەحمەدە ئەمە بووکەیە وەو تەبلیغاتە وایەکەن بەڵێ دەخاڵەتە بەرگریەکە لە خوێن ڕێزی لە چەلەچە هە لەکوێ وێرە پێپایەز یا تواشاکە لە ساڵە هەزاران ئەنسان وە دەست فەقر و فەلاکەت و جەنگ و دەرەچن لەو ئاوەی یونانە غەرقەون بەناو پەناهەندە. هیچ ئەکسڵ ئەمەڵێ هیچ ئەقداماتی ئەمەڵێ هیچ ڕێحەلێک دانانێ بۆبوونەوە ئەو فقط ئۆرگانێکە نظام سەرمایەداری ئەوانە واهان لێنا تەسمیم ئەگرن ئەم چە بیژێ ئەو چە نەژێ
قازێکێنە دەستێ و ئەژێنەوە بخۆێنەوە جا بۆ بۆرە گەرەک مردم ئەمە بزانێ ناوێ ئەم انتظارمان نە لە سازمان ملەل بێ نە لە رووسیا بێ نە لە چین بێ نە هیچ ئەم سیستمە نە لە ئەمریکا نە ئەوروپا ئەمانە نمایندە سەرمایەدارین گشتیان سیستم سەرمایەداریە یەکشتی بیژم من مردمەکەشی جیاکەینەوە وەلی مەقسەم سەر سیستمە بۆ بوونەوە ئەمە حەزم کرد ئەمە بیژم بۆ شنەوەندەگان ئەزیز کە سازمان ملەل خۆی کەسێکە کێ تاالبانێ لە 2 سالەوە بەرهاوە دەسەکارەوە وە کەسێکە ڕئیسیژێ هاوەنگە اینجا چۆن ڕئیسی بووچە چووە خو معلومە ڕئیسیە چێ نە ڕئیسی نێچوو ئەحمەد نێجات یانیش دعوت کرد ڕۆحانیانی دعوت کرد سەدام حەسەنیانی دعوەتە کرد عەرەبستان سەودی هیچی ئەو دیدەم چەرمویانە چۆن پۆڵەکەی فراز ئەمانە لەم ئەم تەرکیبە شتێک عەجیب و غەریب نییە بوو من کۆمونیستەکان بوو ئەنسانی وا دەرکێنەس ئەمە ئەزانن وەلی خەڵکی عادی مثلا شاید تعجب کەن حەقیانیجە تعجب کەن واقعا من حەقیم بە مەردم تعجب کەن دانەی وەک ڕئیسی کی لە هەیئەت مەرگا بووە دانەیەک وەک ڕئیسی کی 45 ساڵە خەریکە مەردمە کوژی مستەقیمان خۆی یەکی لە مهرەی کەسیفی تیرخەلازان جنایەتکارێکە و لەم 45 ساڵە گەورەترین خزمەتی بەم سیستمە کردووە و ئیمڕۆ بەنا بە ئەو جنایەتەی لەوا کردیە بەنا بەو سەرکوبی وا کردیە بەنا بەو قەتڵ و خوێن ڕێژیەوە نەکردیە ئیمڕۆ کردیان سەر ڕێی جەمهوور ئەم سیستمە خونەوارەکان منتەزری هەسەن لە خۆیان دی هەر منتەزری ئەفشپتی ئەم جنایەتەکەن هەزاران کەستان کوشتێکی محاکمە نەکریاون حتا سوعاتیان لێ نەکریاون زۆر سپاس بۆ تۆزاحەکان برامی باتمانی تۆش باسە لەوە کرد کە ئەم سازمانە بە ناوی سازمانی ملەل کە لە واقع سازمانی دەوڵەتەکانە بەم هەموو ئیدعاوە کە گوێی دنیایان بە ناوی دیموکراسی و حقوقی بەشەر ومانە کەڕ کردووە دانیشن لە پای قسە و باس و پەرت و پەلاوتنی برایمی ڕئیسی کە لە من و تۆ باشترە زانن چ جەنایەتایەکی کردووە و جمهوری ئیسلامی چ جەنایەتێکی کردووە لەم منتەقەدا و لە منتەقەی ئاسیا و خاوەرمیانەوە حتا لە سەرچی دنیاە خۆیان زۆر باشە زانن دەرنەتیجە سازمانی ملەلەکە و ئەمسالی برایمی ڕئیسی وەک دوو لێوی مەقەسوان قەیچیوان بۆ قەتەکردنی ئینسانیەت و ئازادیخواهی بەکاردێن قسەکەی من پرسیارەکەیم نەمەدا ئایا ئەم سازمانی ملەلەکە بە ئیسلام هەموو ئیدعاکە هیچ نزیکایەتێکی لەگەڵ مەنافعی ملیۆنها یا شاید ملیاردها خەڵکی مەحرومی کۆمەڵگەی بەشەری هەیە؟ نا قەتعەن نیەسێ ئەگەر وایەتای جێگەی ڕئیسیکی بەو هەموو جنایەتە کردیە بەو هەموو ئەعدامی لەوا باسمان کردیە شایەتن مردم ئێران مردم جەهان شایەتن وە خۆیانی شایەتن مەدارکیان هەست فیلمیان هەست سەنەدیان هەست معلومە نایکرد معلوم ئەم سازمان مرلەوەمانەوە جێ ئەم کەسیەی لەسا ئەمانەوە قاوکارا وەختێ ڕئیسی ئەچی وێنا فەرش قەرمزی بۆ داخن بێتەین هۆتلی بوو ئەگرن استقباڵی لێو ئەکەن ئەمنیەتێ پارێزن حتا پڕ و بەپڕووی دەم لە حقوق بەشەری جیا لەناوە ئەمانە فەریبە ئەمانە یەک نەو شعبەدەبازی یەک نەو حقەبازیە هەروە چوون بن لە بیرمان ڕەفسەنجانیەوەت هەر کەس گەرەکیە دموکراسی بناسێت و بزانێت کوێنە دموکراسی بێت بۆ ئێران لە حاڵێک کە جنایەتکارتەرین بەشەرە و جامعە بوو مهرەی کەسیفی جمهوری ئیسلامی بوو کە دەستی بە خوێن هەزاران ئەنسان ڕەنگین بوو و دەیان نەتەرەحی ڕژان بوو دەیان بنیامێ ترور کرد لە خارج کۆر و لە داخڵە جاوە بوونەوە گەرە ئەمە بە بینندەکان ئەزیز بیژم ئێماشێن تەوەمانەوەی ئەمە نمایندەم سیستمەنا و ئەمانە وەختی قاوەکەنە ڕئیسی شتی عەجیب و غەریب نییە بوویان ئەتپا بویانێ بوو مردم هێننەوەی وە قەوڵ چوون ئەوەی چۆنی نییە ئەمانە وەکیل ئەم سیستمەنا وەکیل ئەم نظامە ناوە طبقەی کارگەر و ئەکسەریەت جامعەی دنیای مرۆ حالەژێر فەقر و فەلاکەت و گەرانیە خەریکە کەمەر وردەکە ئەمانە نمایندەی ئەو سیستمەنا وای مرۆ هەزاران کودەک و کارتۆن خابی و بێکار و بەدبەخت و نازانم هەرچی ئەوینی واگشتێ ئەمان نمایندەی ئەوەنا ئەمان نمایندەی ئەوەنە وای مرۆ شەر ئۆکراین و ڕوسیان دروست کردیە بە خاطر تەسلیحات بفرۆشن
مردم سربازەی رووسیا و ئۆکراین یەکتری قەتڵ عامەکەن بێ ئەوەیەکیژی یەکتری بناسن بێ ئەوەیە کە خەوریان بێ لە یەک وەلی ئەوان دانیشن بە یەکەوە ئەم بەرنامەی لە ئەرزنە هەروە باسم کرد هەزاران شا لە پەروەندەیە جنایەت کردیای لە توول ئەم قڕنا لە زمانێکی ئەم سازمانە لە دوای جەنگەهانی دووەم تەشکیل دریاگا بەنەزەر من تماشای پەروەندەیەکی لەوە ڕەشترە ناوە بیژی ئەم کارە موسبەتەی لێ کردیە هیچ کاری موسبەتی کارێک واوە لە خزمەت تەبەقەی کارگەر و لە خزمەت ئەکسەریەت جامعە و لە خزمەت بە قەوڵهێن بێت نەکردیە ئەگەر سازمان ملەلە لە قاونەکەی هاتێوتێ ناوێ ئەعدام بێت ئەمە قسەیانە دێم نایژێ ئەعدام ئەی هەمووی ئەعدامە چاست ئەی کی یەقەیەمانە بگرێگە قارە وابێ کی من تەوەمم نییە ولی بۆ ئێدامەس لە ئەمریکای لە پاڵدەستیانە لەو مەرکەز خۆیان ئەمریکا ئێدامەکە ئێران ئێدامەکە فرەی لە کوشۆرەکان هەرو بەنیامەکانی ئەعدامەکەن هونۆ ڕئیسی ئەزانێ سازمان مێل لە خۆیان ئەزانێ بە قەڵکارە جز ئەو سیستمەسا وەس ئەوانیش ئەزانن ڕئیسی جز ئەو سیستمەسا گەورەترین خزمەتی کردێ بە سەرمایەداری بە ملیاردها دلار تەسلیحات و ئەمکانات و ئەوەی کە بە پۆڵ ئەو مردم ئێرانە ئەم توانیت تەرۆریست و ئەنوا و ئەخسان دڕگانەوە دروستکە بوو ئەوەی کە جامعە بەرەودوا بووە بۆیە کە جامعە نائەمنکە بۆ ئەوەی کە شەڕ دروستکە بۆ ئەوەی کە جنایەتکە خزمەتی کردێ بەم سیستمە تاڵەبان تەرۆریست دنیا بوو مەشهور بوو دایە برجەکان ئەمریکا 3000 فقط ئەمریکای کوژیا دووەرە هەڵدیان یا سەرکار بەڕ ڕوشن لە قرن 2001 لە ساڵ 2022 خدی مردم ئەمانە ئەزانێ سەتی ئەدعای حقوق بەشەرەکە ئەو هەموو لەو ئاوای لە خەڵ بە فەلاندگی بەشەر نین ئەم هەموو لە 96 و لە 98 و لە 1401 و ئیمڕۆژ 1402 ئەم ڕئیسی جنایەتکارە تایسە مرد بە کوژەی لەو خیابانەی لە ئەمانە بەشەر نین ئەمە نازانن ڕئیسی بە بۆم شیمیای حملەی کرد بە 100 مەدرسە بانتر کەنیشکەکان مەدرسە دەبستانەکان ئەمە نازانن لە خیابانەکانە بە ساچمە سەدان نەفریان کوور کردیا ئەمە نازانن ئەلان هەزاران جوان ئێران فقط ئاعتراض بەم وەزعە هانە سیا چاڵەکانە فرێکیان کوشتە فرێکیان شکنجە کردە فرێکیان ڕەوانی کردە فرێکیان پەروەندەیان بۆ دروستکە ماتڵەیە دامیان کەن ئەمانە نازانن ئەزانن ئەمانە نازانن 45 ساڵە 45 ساڵە جمهوری ئیسلامی تەحقیر ژنەکە نە تەحقیر ئەی کوژی زندانیەکە پونسە کوتێ تەخپێڵیە ئەو وەختە ئەسی دەپاشێ هەزار جنایەتتر ئەگەر سازمان ملەلە و ئەگەر ڕاستەکات بێتە پەی نیشانەی بابام جامعەی جیهانیە زۆر سپاس برابی باتمانێر وەکو تۆش ئیشارەت پێکردیارە هەموو ئەمانە سازمانی ملل بەقەد برایمی ڕئیسی دەزانن کە لە ئێرانە چی دەگوزەرێەوە جمهوری ئیسلامی چی بەسەر ئەو خەڵکەیەناوە ئەوان چه سازمانی ملل و چه ئەمسالی ئیبراهیمی ڕئیسی فقط بە یەک شت بیرەکەنەوە بە ارتفاع و قوتری چیفە پوڵەکانیان بیرەکەنەوە مەسەلەی ئینسانیەت مەسەلەیە کاسەن درۆیە ئیبراهیمی ڕئیسی لەو پەڕی وەقاحەتە بە پەروەندەیە کە 300,000 ئینسان ئێدام کراوە لە ژێر باڵیایەتی باز لە ئیسلام و قورئانەکەیەکە بۆ مەجموعەی ئینسان کە ئیدعای حقوقی بەشەریەکەن بە ناوی سازمانی ملل دەم لە ئاشتی و دۆستیەدا ئەمە واقعاً جۆگ نییە ئەمە واقعاً مەسخرە نییە پرسیارەکەی من ئەمەیە لە مقابل ئەم نەهادە وەکو سازمانی ملل بە ئیسلاح و لەلایەکۆ قسەکانی پەرتوپەلاکانی ئیبراهیمی ڕئیسی کە حتا یەک جوملە بەندی دروستیش نییە خەڵکی ئازادی خواز خەڵکی کە دەزانن ئەم قسانە جۆکە چه ئەرک و وەزایفێکە بێتە مقابلیان بەتایبەت لە ئێرانە دژ بە حکوومەتی جمهوری ئیسلامی و دژ بە چرت و پێرتوتەکانی ئیبراهیمی ڕئیسی و بایکۆتکردن و مەسخەرەکردن و مقابلەکردن لەگەڵ نەهادێ وەک سازمانی ملل چی ئەتوانن بکەن خەڵک چ ئەرک و وەزایفێکیانەکەوێت سەرشان بەنظر من خەڵک ئەکسە وەختی باس خەڵکەکەین ئەکسەر مەزموم سەر کارگەر و مەحرومان و ستەمدیدەکانە بەنظر منەشێ بە سازمان وەبژن شەرمت بێت ئەوە یەشێ فقط ئەوەیە لازمە لەوە زیاتر ناوی تەوەهمت بێت
ناوێتەوە مت بێ سازمان ملال نەجات بەخشە نە سازمان لەم سیستمەسە ئەو یەکەم مردمەشی لەمانە لەم تەوەهماتە وای مرۆ هەست دموکراسی و حقوق بەشەر و نازانم سازمان ملل و ئەمەنیستی و ڕوودەکوش و لەم چێ لەم ئۆرگانەی لەبوو حەفز ئەم نظامەوە دروستیان کردی وەک مزوت و کلیسا و نازانم ئەم جریان وای تەواو دنیا خەریکن تەبلیغەمانیەکەن حتا مدیاکانیان مدیای BBC ئەمریکا نازانم من و تۆ فڵان جریان ئەمانە گەشت ئەمانە سازمان دریا بوو حەفز ئەم سیستم مەوجودە کە ئیمڕۆ چ جنایەتێک خەریکن دەرحەق بەشەریەتەکە چ فشار و زڵمێکی فشار و زڵمێک خەریکن بە مەردمە تەحمیلەکە چ زندگی ڕەش و نەکبەتیان بە مەردمە تەحمیل کردێ ئەمانە گشتیان خەریکن ئەم سیستمە پوششەکەن خەریکن شەو ڕۆژ لەسەرەوە قسەیەکەن ئیبراهیم ڕئیسی ڕاستەکەژێ ئاشتی تێنێ ئاشتی بۆی بوو سەرمایەداری بوو بین خۆیان اتحادیان هەست ئاشتی هەست مەسحەب باشترین گوپاڵ بەوە دەستیانە و ئەتوانن مەردمێ پێ سەرکوتکەن ئەتوانن وعدەوەعید پوچ بن هەرچی شتە هەر بەو بوونەوە ئەچیتە کوشوەری هەر ئەوروپای ئامریکا تەواو دنیا لە هەر شارێکانی 50 دانە مزر دروست کردیاوە ئەمە خوب بێدەلیل نییە و دلیلی ئەوەسا ئەمان ئەم سیستما احتیاجی بە مەسحەب هەست بوو فەریب بوو خوێن بەرپاکردن بوو تەفرەقە خستن بوو وعدەوەعیدی پوچ ئەو دنیا پڕباوش دەکەن و لەم دنیا تەحەمڵت بێ ئەگەر لەو دنیا پڕباوش مەکەنێت توچەوەی لە پڕباوش خۆتەکەی بچکی بوو لەو باوشەکەی خۆت نایی بە من ئەمانەستا مردم چەپکەن مردمەشێمانە بناسیدی من پێم وایە نەسڵ جەوان ئەزانی تا عەدل چون جامعەی ئێران جامعەی تەحسیل کردەست کومریستەکان ئەزانن ئازادی خاو بەرابەری تەڵەبەکان ئەزانن ئەو کەسەی لەوە هانەشون سەرنووش خۆیان و ئایندێ خۆیان نەجات پیاکەن لە دەفەم وەزیەتە ئەوانە تاقیبەکەن ئەزانن سازمان ملل و حقوق بەشەر و دموکراسی ومانە کشتی پرۆفیشاڵە هەر بۆ بوونەوە گەر پرۆفیشاڵەوەی ئیجازە ناین بە ڕئیسی قاتڵ حتا ناویان ناو ئینتەرپۆلە جز هەیئەت مەرگ بووە خەریکن بە فەرمان سەری بوو تەعزیم داهێنن بۆ خزمەتی پیان کردیە پۆڵی بویان دەراوردگا کۆمۆنیستی کوشتگا ئینسانی کوشتگا باتوانانی جملەکە تەواو کە چون وەختەکەمان تەواو بۆ فەرمان مردمەکەشی چەپکەن مردمەکەشی بان پای خۆیانەوە بە ئاگای خۆیان بە سەف تەبەقاتی خۆیان بە ئەتەحاد و بە قودرەت خۆیان بە واقعەن بە خۆیانەشی متەکی بن بە ئاگایی و بە دەرخوایان ئەم ڕژیمەشە پێش نەژێرە و ئەم ڕژیمە نە ئامریکا 45 ساڵە و ئەوروپا و سازمان مەرد و گشتی رووسیا و چین پشتیان گردیە بەو هەموو جنایەتە وایکە ئیسەدی مردم لەمانەسی خۆی بیجی بڕنۆ دیاوە لە توان ئێمە خۆمان کار خۆمان تەک ئەم جنایەت کارە تەسبیح حەساب خۆمان تەکیاکەین و ئەمێدوارم بتوانن هەرچی زووتر جمهوری ئیسلامی کێش نەژێر بە ئەتکا بە خۆیانە ڕێحەلیژی هەر ئەمەسا زۆر سپاس بۆ تەوزیحەکانتەوە بۆ بەشداری لەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆدا ئیبراهیمی باتمانی بینەرانی ئازیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتاییەم بەشە لە بەرنامەی ڕۆی تەلەڤیزیۆنی پەرتۆ داوەتەکەم بینەری دامەی بەرنامەکان بن کات و ساتێکی خۆشتان بۆ ئارەزووەکەم